محاولە دەکەین زۆر سپاس محاولە دەکەین کە یعنی زۆرتر خۆڵماندیکەین تا بینە یەکەم ئیشەڵڵا هەر یەکەمی کاگانان بۆچی مامۆستا کەوت هەڵبژار بەردەوامبی لەگەڵی ینی وڵا چۆن بڵێم مامۆستا کەوت لە غەیری هۆنەریش دڵێکی زۆر پاک و خاوینی هەیە ینی کە بڵێم وەک برا گەورەی خۆمدامنا مامۆستا کەوت و هەروە مامۆستای منە زۆر شت لێ فێر بووین و وەک مۆسیقە بڵێم بەرێستا کە چوویمە بەرنامەکە بەری تا 4 ساڵ زۆر لە مۆسیقە شارەزانە بوو مەسەلەن ئێستا ئەلحەمدولیلا زۆر شت لە مامۆستای فێر بووینە هەر لە لووتکەداوی عەدنانگیان زۆر سەرکەوتووی مامۆستا بۆ نمونە ئەو دەنانی کە تۆ تاقییان دەکەیت تۆ داوا دەکەم بەرهەمیان بۆ تۆمار بکەیت هاوکاریان دەبی بۆ نمونە من بێم بۆ نمونە هیچ لە موزیک نازانم هیچ لە ئەداکردن نازانم هاوکاریان دەبی باش بن یاخود نا هەر چۆن بێت تۆ